لحديثك صحيح داتو لبخاري دا رحمة إخوائي لبي دو ملايكة هاتن لخو دا منيان برد میان بۆ شوێنێک بۆ شارێکی زۆر گەورە هەمووی دروست کرا بوو خشتێکی ئاڵتون خشتێکی لە زیو شارێک گەورە شار هەیە زۆر گەورەیە شار هەیە بە 70 ملیۆن خەڵکی تایە ئەبێ بەهەشت چۆن بێ بەڵێ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم خشتێکی ئاڵتون دروست کرا بوو خشتێکی زیو ئاڵتون زیو بۆ شێوەیە ئاڵتون و زیوی بەهەشت نەکەمی کە دنیا پڕە لە تەزویر و پڕە لە مس و نازام لە چی بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت وتیان ئەی محەممەد صلی الله عليه وسلم هذه جنة عدن چونکە خوای گەورە فەرمی ومەساکینە طەیبەة في جنات عدن یەکێک لە ناوەکانی بەهەشت لە بەهەشتەکان جەنات و عدن کە خوای گەورە ئامادەی کردو بە ئیمانداران خشتێکی ئاڵتونە خشتێکی زیوە دەی خۆت ماندووکە بەڕێزم خوشکی بەڕێزم برای بەڕێزم قیامەت زۆر پێویستی بۆ خۆتی بۆ ئامادەکەی هەتا زیندوی ئەمڕۆ خۆت ئامادەکە بۆ چەندەها کەسەوە ئەمڕۆ ئاخر جومعەیە لەم ژیانەدا دەمێنێتەوە جومعەکەی تر کۆتایی پێهاتووە خوای گەورە وعدی داوە کۆمەڵە خانوویەکی جوان و پاک و خاوێن و دڵڕەفێن و خۆشت پێ ببەخشێ لە بەرامبەری ئەوەی چاکت کردووە دەی خۆتی بۆ ماندووکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی بەهەشتمان بۆ دەکا لە صحیح تەرغیب داهاتوو ئەفەرمێ خشتێکی ئاڵتونە خشتێکی زیوە سبحان الله بیهێنە بەرچاوی خۆت کۆشک و تەلارێک خوا دەزانێت چەندێ بەرزە چەند قاتە ئەزای پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵ چی وەمیلاتها المسک کاتێک کە ئێمە خانوو دەکەین لە دنیا بینی خشتەکان بینی بلۆکەکان بینی بەردەکان چی دانین یا چەمەنتۆیە یا قوڕە یا گەچە یا مادەیەکی ترە بەڵام ئەو بەهەشتە کاتێک کە کۆشک و تەلارەکان دروست کراوە بینی خشتەکان هەمووی میسک دانراوە چەمەنتۆ نییە موادێکی تر نییە ئەو شتێک کە بەکار دێت گیراوەکە هەمووی میسکی ئەسڵی بەهەشت سبحان الله کۆشک و تەلارێ لە ئاڵتون و زیو بێ هەمووی بۆنی میسکی لێ دەرچێ لە جاتی چەمەنتۆ میسک بەکارهێنرابێ بۆ گیراوەکەی نێوانی بۆ هەوڵی بۆ نەدەین بۆ خۆمانی بۆ ماندوو نەکەین خوا وعدی بە ئێمە داوە ئەگەر ئیماندار بین وعدی بە ئێمە داوە ژن و پیاو ئەو بەهەشتانەمان پێ بەخشەیە بەس پێویستی بەخۆ ئامادەکردن و قۆڵ هەڵماڵینە بەس بۆ نابێ بڵێ من بەهەشتیم بەس بۆ ناڵێ بڵێ من چیم کردووە تۆ هەموو جەریمەیەکت کردووە کاتێک کە دەڵێ من چیم کردووە بڵێ من تاوانبارم خوایە لێ بخۆش بە من تاوانبارم خوایە بمخە بەهەشتەوە من تاوانبارم خوایە تۆ ڕەحمە پێ بکە و لە عەزابی خۆت بمپارێزە مەڵێ من چیم کردووە بەڵێ ئینسانی موسڵمان لە خۆی بایی نابێ ئینسانی موسڵمان دەڵێ من خراپەکارم من گوناهبارم من هیچم نەکردووە بە قیامەتی خۆم پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم بەهەشت ئەو چەوەکان چەو بەردەیە تەمەن لە دنیا چەو بەردمانەیە ئەجار وەک کابرا ڤێلای دەکات دەبینی چەو بەردی داناوە ئەزانین چەو بەردەکانی بەهەشت چییە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لؤلؤ و یاقوتە گەوهەر و مرواری و یاقوت سبحان الله بەردەکانی چەوەکانی هەمووی گەوهەرە هەمووی دڕ و گەوهەر و یاقوتە کە بەردێکی زۆر بە نرخە لە دنیادا لەوانەیە کەسێک لە ئێمە نەتوانێت یەک بەردێکی دەستکەوێتەوە بەردە بەڵام لە بەهەشتا چەوەکان بەردەکان هەمووی لە یاقوت و لە دڕ و گەوهەر دروست کراوە و پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم خۆڵەکەی لە زەعفەرانە ئەوە بەهەشتە برای بەڕێزم خوشکی بەڕێزم خۆتی بۆ ئامادەکە بە ئیزنی خوا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاریدا سوێن بەو خوایە کە گیانی محەممەدی بەدەستە صلی الله عليه وسلم کەسێک لە ئێوە کاتێ دەڕات بۆ بەهەشت بۆ کۆشک و تەلارەکانی خۆی سوێن بەخوا ئەوەندە شارەزای کۆشک و تەلارەکانی خۆیەتی ئەوەندە شارەزای ماڵەکەی خۆی نییە لە دنیادا چونکە لەناو قەبرەکەدا هەموو بەیانیەک هەموو ئێوارەیەک پێشانەدا فڵان کەس ئەمە کۆشک و تەلارەکانی تۆیە ئەوە ڤێلاکانی تۆیە ئەوە خزمەتکارەکانتە ئەوە خێزانەکانتە ئێستا هەر کەسێک لە ئێمە دەڕاتەوە ماڵی خۆی شارەزایە یەکسەر ماڵی خۆی دەدۆزێتەوە بەڵام خۆشەویستی خوا فەرمی ساسم سوێن بەخوا
ئەو ماڵی کە لە دنیادا هەتانە چەندێ شارەزان ئەوەی بەهەشت دیاتر شارەزان ڕێک دەچتە شوێنەکەی خۆت ئەیدۆزیتەوە ئەزانی کامە کۆشکی تۆیە هەمووی لەبەر چاوتە چونکە هەموو ڕۆژە لە ناو گۆڕەکەدا دووجار پێشانە درراوە خوا لەو کەسانەمان بگێڕێ دەی بەهەشت خوای داناوە بۆ ئینسانی ئیماندار کۆمەڵە کۆشک و تەلارێکی پاک و خاوێن پیسیتیان نییە خراپەیتیان نیە هیچ شتێکیتیان نییە بەس پێویستمان بۆی خۆمان ماندوو بکەین بە ئیزنی خوا ئەوە وعدی خوایە جێبەجێی دەکا ئین الله لا یخلف الميعاد قەت خوا وعدە خلاف نابێ ئەگەر ئێمە لار نەبین کە ئێمەش لا بین وعدێکی تری پێمانداوە بمان خاتە ناو جەهەنەمەوە ڕاست بین بۆ بەهەشت ڕاستیش نەبین خوا وعد داوە ئەی ئیبلیس خۆت و شوێن کەوتەکانت پڕ ئەەکەم لە جەهەنەم حتا ئەکەمە ناو دۆزەخەوە تەواو ئەمە وعدی خوای گەورەیە خوای گەنداوت لێ ئەکەمان خیتە بەهەشتەوە یا رب العالمین خوای گەن بە ئەهلی بەهەشت و خەڵکی بەهەشتمان قبول کەی ئێمە زەعیف و لاواز و بێدەسەڵاتین پێویستمان بە ڕەحمی تۆیە خوا ڕەحمان پێ بکەی ئامین ئامین